بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی دێلی تەلەگرافی بەریتانی ژمارەی و کەسانەی سەردانی پەرزگەی لالش دەکەن دەیان ھێندەی جاران زیادی کردووە. راپۆرتەکە لەلایەن پەیامەرێکی دێلی تەلەگرافەوە ئامادەکراوە کە سەردانی پەرزگەی لالشی کردووە لە نزیک قەزای شەخەن. راپۆرتەکەی دێلی تەلەگراف ئاماژەی بۆ کردووە کوردانی ئێزیدی کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە بە دڕندترین شێواز پەلامەردران لە هەوڵێکدا بۆ پاکتاکردنیان ئێستا بە ئیرادەیەکی بەهێزەوە بەرەنگاری ئەو هەوڵەی داعش دەبنەوە، ئەویش لە ڕێی بوژانەوەی کەلتور و دابوونەریتی خۆیانەوە لە شاڵاوەکانیاندا بۆ سەر کوردانی ئێزیدی لە ناوچەی شەنگال لە مانگی ئابی ساڵی 2014دا تیرۆریستانی داعش چەندین تاوانی گەوریان دەرهەق بە دانیشتوانی ئەو ناوچەیە ئەنجامدا، هەر لە کوشتار و کۆمەڵکوژیەوە تا ڕەفاندن و بەدیلگرتنی هەزاران ژن و کچی ئێزیدی لەلایەن ئەو تیرۆریستانەوە. تا ئێستاش ژمارەیەکی زۆریان بێسەر و شوێن و هەندێکیشیان لای ئەو تیرۆریستانە وەک کۆی لەم مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. پەیامنێرەکەی دێلی تەلەگراف ئاماژەی بە زیادبوونی ژمارەی ئەو کەسانە کردووە کە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا سەردانی ئەو پەرزگایە دەکەن. لەو بارەیەوە نووسیوێتی جاران لە ڕۆژانی هێنیدا ژمارەی ئەو کەسانەی سەردانی لالشیان دەکرد لە 100 کەس تێپەڕ نەدەبوون، بەڵام لە ئێستادا ئەو ژمارەی بۆ نزیکەی 10 هێندە زیادی کردو و ڕۆژانی هێنی زیاتر لە 1000 کەس سەردانی لالش دەکەن. پەیامنێرەکەی دێلی تەلەگراف ئاماژەی بۆش کردووە زیاتر لە 2 ساڵ بەسەر ئەو شاڵاوەی تیرۆریستانی داعشدا بۆ سەر قەزای شەنگال تێپەڕیوە. لەو شاڵاوەدا تیرۆریستانی داعش جینۆسایدیان دەرهەق بە کوردانی ئێزیدی ئەنجام داوە، ئەویش دوای بەدیلگرتنی زیاتر لە 10,000 کوردی ئێزیدی و کوشتنی نزیکەی 4,000 کەس بە درڕندانەترین شێوە، ئەوانەشی کە لە دەست ئەو شاڵاوەی داعش ڕزگاریان بوو لە بەرزایەکانی دەوروبەری شەنگال ڕۆبەڕەی چارەنووسێکی نادیار بوونەتەوە و دەست و پەنجەیان لەگەڵ برسێتی و تینوێتیدا نەرم کردوتەوە.